ئێمە وەکو تیمە خۆبەخشەکانی نووسینگەی هاوپەیمانی کوردستان بەردەوامین لەگەڵ پاسی هاوپەیمانی کوردستان ماڵ بە ماڵ دوکان بە دوکان شار بە شار دەگەڕین و پەیامی هاوپەیمانی کوردستان دەگەێنینە هەموو ناوچەکانی کوردستان. بۆ بانگەشەکردن بۆ بەڕێزی وەسەقسنی هاوپەیمانی کوردستان ئەمانەیە پێمان بڵێ پەیامی هاوپەیمانی کوردستان بۆ خەڵکی بەکرەجۆ چییە؟ بەڵێ سەرەتا ئەمە یەکشت بڵێم ئاماژە بە یەکشتی گرنگ بکەم نەناردنی بوجە و موچە لە بەغاوە بۆتە هۆکاری ئەوەی کە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی قرس کردووە و سەرڕای ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە خزمەت گوزاریەکان کەم کاتەوە. ئێمە یەکێک لە پێشینەی کارەکانمان وەکو هاوپەیمانی کوردستان کار دەکەین بۆ ئەوە دەسەبەرکردنی موچەیە. ئەگەر هاوڵاتیان دەنگ بن بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان بە یەکگرتووی و بە یەکڕیزی هەوڵی دابینکردنی موچە کە بەهۆی موچەوە سەقامگیری دروستە بێ هەوڵی یەکڕیزی دەدەین بۆ هەوڵی خزمەت گوزاری زیاتر وەکو ئاماژەم پێدا گرنگترین شت ئەوەیە ئەگەر بوجەمان هەبێ هەموو ئەمانەمان ئەبێ. پەیامی تۆ چییە واتەوێ خات و ڕێزان لە بەغداد چی بۆ تۆ بکە؟ پێشەکی بەخیاردندانەکەین ڕوبەڕوو قسەی خۆتان بکەن. داوا لە لیستی هاوپەیمانی کوردستانەکەین داواکە کە چوونە بەغدا هەڵبژێران داواکۆکارێکی سەرسەختی مافەکانی گەلی کورد بوون و ڕێگری بکەن لەو لایەنەی کە تاگراوانە بڕیار لەسەر مافەکانی گەلی کورد دەدەن هاوشێوەی ڕیفراندۆمە سەقەت و خۆدەگەی گەلی کوردستان. بەڵێ من لێرەوە دڵنیایی ئەم بە هاوڵاتیانی کوردستان گەردەنگ دەن بە هاوپەیمانی کوردستان کار دەکەین بۆ پرسە نیشتیمانیەکان بۆ پرسە نەتەوەیەکان واتە بۆ مادەی 140 دەنگمەدەن بۆ حیزبانەی کە چەندین ساڵە بەس لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان چوونە بەغا بەس بۆ ئەوی پۆستێکی زیای وەرگرن دەنگمەدەن بۆ حیزبانەی کە تازەن و هیچ ئەزمونێکی کارکردنیان نییە ئەوە بەڵێنت دەدەمێ. تۆ وەکو گەنجێک داواکاری چییە؟ داواکاری من ئەوەیە لیستی هاوپەیمانی کوردستانی بە یەکڕێزی بچێتە عێراق و بۆ بەدیهێنانی گەنجانەی کوردستان. وەکو هاوپەیمانی کوردستان وەکو ئاماژەم پێ ئێمە گەورەترین ئامانجمان یەکگرتووی و یەکڕیزیە کە ئەمەوامان لێکا بەیەکەوە بەهێزتر بین کە بەیەکەوە بەهێزتر بووین و هەوڵ دەدەین بۆ دابینکردنی هەلی کار بۆ گەنجەکانمان یەکێکە لە پلانە سەرەکیەکانمان. خاتون تۆکو ژنێک داواکاری چییە لە کاندیدانی هاوپەیمانی کوردستان؟ بەخێر بێن سەر چاو داواکاریم لە کاندیدانی هاوپەیمانی کوردستان ئەوەیە کە مافەکانی گەلی کورد بگەڕێنەوە و هەروە بە تایبەتی موچەخۆران و ئەو موچانی کە فەوتاوە بۆمان بگەڕێنەوە و هەروە ساقامگیریش وڵاتەکەشمان دابین بکەن. بڵێ من لێرەوە پێتانەڵێم ئەگەر دەنگدەن بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان و ئیشاءالله هاوپەیمانی کوردستان زۆرترین کورسی بێنین کە بەیەکەوانەیە هەوڵی دابینکردنی موچە ئەدەین. بیرتان نەچێ یەکێک لە پایە گرنگەکانی سەقامگیری لە ژیانە ئابووریە موچەیە ئەگەر ئێمە ئابووری موچەمان دەسەبەرد کرد ئەبێتە هۆکاری سەقامگیری. سوپاس یەک بەیەکی ئێوەی گەنجە داهاتوو بۆ ئێوەیە ئەم کارێک کە ئەکرێ بچینە ناو ئەنجومەنی نەنەرانی عێراق بۆ ئەوەیە ژیان گوزەرانی گەنجەکان باش بێت. بخير ماشي باش ندير اوكي الله
یەکێتی نیشتمانی کوردستان لەو هەڵبژاردەیدا ئینشەڵا لەگەڵ گۆڕان کە هاوپەیمانێکیان پێکهێناوە ئەم دوو حیزبە حیزبێکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستان کاریگەری خۆی هەیە هیوادارم ئینشەڵا بەیزنی ئەو خودای دەنگدانێکی یەکجار زۆر بێنێ لەم هەڵبژاردنە دەنگیشم هەر هاوپەیمانی ئینشەڵا بەیزنی ئەو خودای بەیەکەوە بەهێزترین ئێمە ئەگەر بتوانین بە تیمێکی بەهێز بە ژمارەی کورسیەکی زۆرەوانە بۆ ڕاگررتنی باڵانس لەگەڵ لایەنەکانی ترا بتوانین ئەمە بەدەست بێنین و دڵنیاشم بەدەستی هێنی ئەتوانین زۆر لە خاڵە گرنگەکانمان لە بەغا کە بریتە لە خزمەتگوزاری باشکردنی بژێوی خەڵک اینجا بودجە و بودجە ئەو شتێکە هەر خۆمان لە بودجەی عێراقیە هەر پشکمان هەیە بەزەوەیە هەموو جارێک بە هەر دیانویەک بێ دوا ئەخرێ ئەیەی نایین ئەمە ئەوەیە کە نابێ بیاڵێن بۆ بات بەرەو کۆتایی هەڵمەتی هەڵبژاردنە ڕاین ئێمە یەکڕیزی سەقامگیری پێکەوە بوون موچە بودجەی هەرێمی کوردستان ئەمانە هەموو ئەو پێکەوەی بوونەمان ئەو هاوپەیمانێتیەمان بۆتە هەوێنی کاری لیستی هاوپەیمانی کوردستان لە پێناو خزمەتکردنی ئەم گەلە لە پێناو خزمەتکردنی ئەم کووردە ئێمە نیازمان وایە بچینە بەغداد بەو مەبەستەی جارێکی تر متمانەی سیاسی و متمانەی کەلتوری دروستکەینەوە و پردێکی پەیوەندی بەهێز لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بنیاد بنین انشاءالله بەیوای خۆشگوزەرانی بۆ هەموو لای İnşallah en mutlu niye olsa kanıya önce mutlu sanıyorum. Ne denetim ben böyle flash تیمەکومان بەیەسی بە کۆنەتی باشترەوە لە بەغدا هاوکار و پشتیوانتان بخير بين سلام باشا مرزان لاوازی ئاسی خزمەتگوزاری گشتیەکان لە نوێیشان خزمەتگوزاری تەندروستیەکان کامە خۆی بەخۆی پێمانەڵێ کە ئێمە ئابووری هەرێمی کوردستان ناتوانێت بە تەنها بە شێوەیەکی سربەخۆیانە بێ ئەو داهاتێکە لە بەغاوە کە مافی خەڵکی کوردستانە بتوانین ئێمە کار و چالاکیەکانی خۆمان لەناو کوردستانە بەڕێ بکەین و ناتوانین خزمەتگوزاریەکان لە خواستی هاوڵاتیانی خۆمانە پێشکەشکەین لەبەرەوە پێویستمان بەوەیەکەوە ئێمە ئەو مافەی کە هەمانە لە بەغدا کە بریتە لە شایستەدارایەکان بە پلەیەکان بگاتە دەستی هەرێمی کوردستان و لە ڕێگەیەوە حکوومەتی هەرێم دەستکراوە بێ بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بە هاوڵاتیان جل لە کەرتی تەندروستی بێ یاخود کەرتەکانی ڕێگاوبان بێ ئاو بێ کارەبا بێ خوێندنگە و بواری پەروەردە بێ هەموو کەرتەکانی تری خزمەتگوزاری کە ئەمە مافێکی سەرەتایی هاوڵاتیانی خۆمانە تاوەکو هەست بەوە نەکەن کە غەدرە هەیە یاخود جیاوازی هەیە لە بینی شار و شارێکی ترە لە بین ناوچەیەک و ناوچەیەکی ترە. کاکشناس ئێوە تا چەند بە یەکگرتوویەوە بەهێزی ڕۆکەنە بەغدا ئەو پەرتەوازی جاران نامێنێ بە دڵنیایەوە ئەگەر سەرنج بین لە ڕابردووە بەشێکی زۆری لاوازی و پەرتەوازەی ماڵی کورد وای کردووە کورد بڕیاری سیاسە لە عێراقا بەشدان نەبێت لە کۆمەڵی ڕۆوە و بڕیاری تاک حیزبیش لە هەرێمی کوردستان زۆر کات هۆکار بووە ئێمەش
وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە ئەو دوورکەوتنەوەمان بۆتە هۆکاری ئەوەی کە تاک حیزبی لە هەرێمی کوردستانە بەقوتر بێت ئەبیە گرتنە بە دڵنیاییەوە باڵانسێک ئەگەڕێتەوە شوێنەکەی خۆی و لە هەمان کاتیشە ئەتوانین بە یەکریزی لە بەغا داوای ماف و حەقی خۆمان بکەین ئەمانوێ ڕێگری لە بڕیاری تاک حیزبی بکەین بڕیارە نیشتیمانیەکان بە کۆدەنجی لایەنە سیاسەکان و خەڵکی کوردستان و نوخبەی کوردستان بێت لەسەر ئەو ڕێبازە بەردەوامە بینجارێ من سەرەتای تەمەنمانە جامە لە ناو بزوتنەوەی گۆڕانی شاخۆکان کردەوە پەیمانی کوردستانە ئینشاءڵڵا ئەوەی پێمان بکرێت مەزای چی ئەو تاریخی کە باوکمێتی دڵنیا دەکەمەوە بۆ خوانە خواسە بۆ دینارێک و بۆ عانیەک و بۆ ناولای ناپێشی تەڵافرۆژ باشە ئاداری ئێوەش قسمەتی ئەم کارتەکەن ئینشاءڵڵا ئاس چاوەڕوانی متوانێت بۆ وەڵانی خەڵکار بستین ساقی چاوەڕوانی وڵای شێوە لە شێوەی باکو دەچێ وڵای بە قوربانی چاوەڕێزەیە بە قوربانی چاوەڕوانی ناوت چییە؟ شوناسە ڕقم 32 باشە لە تۆ لە من بکەم تۆ لە چۆن دەگەی ئێدەتەوە عایدی ڕقم 32 بیرێ نەچێ باشە ڕقم 32 بیرێ نەچێ وە لەگە منە خەمێنە ئێمە خزم و قەومی یەکی تەمامەگیان بۆ ئەوەی کەوا جارێکی کە ئەو موچەی تۆ بگەڕێتەوە بۆ بامە پێ بڵێم ئەم کشەی خۆ من پسپۆرەکەم بواری بودجەیە ئێمە بێ کار بکەین بۆ ئەوەی کە بڕۆینەوە بە بەغا بە بەهێزی تاوەکو ئەو بودجەی کە هەما بوو لە بەغا و جەناب و بە هەزاران کەسی کە لە وڵاتی ئێمە کە موچیان هەبوو موچەکانیان بۆ بگەڕێتەوە بەڵام بۆی ئەمە بکەینە ڕاستی تەنها قسە نەبێت تەنها بەڵێن نەبێت پێویستە ئێمە بەشداری هەڵبژارنەکان بکەین لە ڕۆژی دەی مانگە چونکە بەو هەڵبژاردنە ئێمە توانین گرێوی خۆمان لە بەغا بەرینەوە و بتوانین موچەکان و مافەکانی ئێوەش بگەڕێنینەوانێت